زۆر باشە بەڕێزان ئەوە دۆخی ناو چوارچێوەی هەماهنگگیە سبەی دوا وادەیە دەتوانن کەسێک هەڵبژێرن ببێتە سەرۆک وەزیرانی داهاتوی عێراق ئایا دەتوانن مەرجەکانی ئەمریکاش لە بەرچاو بگرن ئەگەر نەیانتوانی لە ڕووی دەستوری و یاساییەوە عێراق دەکەوێتە بۆشایی دەستوریە کە خۆی ئێستا لە بۆشایی دەستوریشتای چی ڕووەدا کۆمەڵێ پرسن ئێمە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتری لەبارەوە بکەن میوانەکەمان زۆر بەڕێز زافر محسن پسپۆر یاسایی و دەستوری کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵماندایە بەڕێز زافر شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی ژووری هەواڵی کوردستان 24 بۆ خۆت ئاگاداری دۆخەکەی کەمتر لە 24 کاتژمێر ماوە بۆ چوارچەوەی هەماهەنگی شیعە تا بتوانن سەرۆک وەزیرانێک دیاری بکەن ئەگەر نەکرا پرس ئەمەیە ئەگەر نەکرا لە ڕووی دەستوریەوە دەبێت چی بکرێت السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاوی خواتان لێبێ سڵاو لە بەڕێزت لە بینەرە بەڕێزەکانتان سەبارەت بە کۆتا کاتژمێرەکان 24 کاتژمێری ڕابردوو و داهاتوو بۆ هەڵبژاردن دەستنیشانکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق پەیوەست بە چوارچەوەی هەماهەنگی کە تایبەتە بە کوتلەی شیعی کۆتا وادە نزیک بووەتەوە بۆ کۆتایی هاتنی ئەو ماوە دەستوریە ئەمەش بە گوێرەی مادەی 76 دەستوری عێراقە کە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق ئەو کاتە گەورەترین کوتلەی پەرلەمانی پابەندەکە بە هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی وەزیران تێبینیمان کردووە لە 15 ڕۆژی ڕابردوو و لە کاتێکدا ئەگەر کابینەی وزاری لە ماوەی ئەو 15 ڕۆژەدا هەڵ نەبژێردرێ و پێک نەهێنرێ ئەو کاتە پێویستە هەڵبژاردن بکرێت بۆ دەستنیشانکردنی سەرۆکوەزیرانێکی دیکە ئەمان هەموو بابەتی دەستوری نزگە لە مەش هیچ ئەگەر تێبینی بکەین پێویستە ماوە دەستوریەکان ڕێزیان لێ بگرێ ماوە یاساییەکان ڕێزیان زۆر باشگیرێ بەڕێز زافر زۆر چاکە دەست خۆش بەڕێز زافر بۆ خۆشت داگاداری ساڵی 2010 دادگای باڵای فیدراڵی خوێندنەوەیەکی پێچەوانەی دەستوری بۆ مادەی دەستوری کرد و تەنها ئەوە لەبەر خاتری شیعە بوو ئەو کات کوتلەی گەورەی لە ناو پەرلەمان دیاری کرد کە دەستور خۆشی وا ناڵێ زۆر باشە پێ دوایە ئەم جارش دادگای فیدراڵی بەهانای شیعەوە بێت و دەرچەیەکی دەستوری ناقانونی بدۆزێتەوە سەبارەت بە بڕیاری دادگای فیدرالی 25 ساڵی 2010 کە ئێستاش بڕیارێکی دیکە هەیە لە 2019 کە دەکرێت دادگای فیدرالی پێچوانەی بڕیارەکانی ڕابردوو بڕیاری دیکە دەربکە ئەمەش دکتۆر فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری باشکرا ڕایگەیان دەکرێت کوتلەی براوە لە هەڵبژاردن ئەو بچێت سەرۆک بۆ ئەنجومەنی وەزیران دەستنیشان کە ئەمانە هەمووی بابەت و پێدراون دەبنەهۆیەوەی لە پێناو زامنکردنی یاسایی کارەکە بە خێراترین کات سەرۆک وەزیران دابنرێ سەبارەت بە لێدوانەکەی سەرۆکی ئەنجومەنی باڵا دادگای باڵا دەتوانێت دادگای فیدرالی دەتوانێت بە گوێرەی بڕیاری 2019 بێت و گەورەترین کوتلە ڕێنمایی بکات کە سەرۆک وەزیران دەستنیشان بکات چونکە براوەی سەرەکی بووە زۆر باشە بەڕێ زافر با هەموو ئەگەرەکان وەربگرین کەمتر لە 24 کاتژمێر ماوە ئەگەر چوارچێوەی هەماهەنگی کە دەڵێن ئێمە گەورەترین کوتلەین ئەوان نەیانتوانی کاندیدێک دیاری بکەن دەستور ڕێگە دەدات کوتلەیەکی تر لەوان بچووکتر یان کەسانێک هەر لە ناو پەرلەمان خۆیان هەڵبژێرن
بۆ ئەوەی عێراق نەکەوێتە بۆشایی دەستوریەوە کە ئێستا بۆ خۆشە داگاداری لە بۆشایی دەستوریایە ئەوە ڕێ پێدرا دەستور ڕێگادا دەستور ڕێگەی پێدەدا بەڵام بە هاتنی بڕیارێک بێ لەلایەن دادگای فیدرالی یاسای ژمارە 25 بڕیاری ژمارە 25 دادگای فیدرالی هەموار بکرێتەوە و دەستور ڕێگە بەمە دەدا بەڵام ناکرێت لەم کاتێ ئێستا ئەمە بکرێ مەگەر بڕیارێک لە دادگای باڵاوە دەربکرێ ئەویش بۆ هەموارکردنەوەی بڕیارەکەی پێشووتر زۆر باشە ینی کەواتە نا پەرلەمان و ئایا ئەی سەرۆک کۆمار کە بە حساب حامی دەستورە سەرۆک کۆمار لەم حاڵەتەدا یاخود خودی پەرلەمان خۆی دەتوانن چه دەرچەیەکی یاسایی چه دەرچەیەکی دەستوری بدۆزنەوە تاکو ئەنی خۆستا لایەنی شیعە ڕێک ناکەون لە دەرەوەی ئەوان با هەر شیعە بێ بەڵام چوارچەوەی هەماهەنگی نەبێ ئەکرێ شتێکی وە بإمكان بەڵێ دەکرێت سەرۆک کۆمار داوا بکات جارێکی دیکە پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە بەڵام چارەسەرێکی ئاسانترە ئەویش کوتلەی براوە لە چوارچێوەی شیعی ئەو بێت و لێکدانەوە یاخود سکاڵایەک لە دادگای فیدرالی تۆمار بکە بە مەبەستی بەدەستهێنانی مافێک کە سەرۆکوەزیران دەستنیشان بکات و ڕێگەی پێ بدرێ هەروەک دەزانن هاوپەیمانی ئاوادانکردنەوە گەشە پێدان کە هاوپەیمانیەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئێستاە لە حکوومەتە کار بەڕێکەرە ئەویش بەڕێ سوودانیە دەتوانێت ئەو کارە بکە باش بەڵام ئەمە لە حاڵەتێک ئەگەر بچێتە دادگەی فیدرالی ئەو کات دادگای فیدرالی بڕیاری پێدەدات بە تەواوی ئەویش وەڵامێک بۆ لێکدانەوەکەی سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری بە ڕێز فایق زێدا زۆر باشە ئەگەر بینە سەر مەرجەکانی ئەمریکاش ئەمریکا کۆمەڵێ مەرجی داناوە بۆ چوارچێوەی ئەمانجی بۆ پۆستی سەرۆکوەزیران و بۆ وەزیرەکانیش تا چەند دەتوانن ڕەچاوی ئەو مەرجانەی ئەمریکا بکەن و ئایا ئەمە خۆی لە خۆیدا دەستوریە؟ بەو شێوێ سەیری ناکەین کە بەلایەنە دەستوریەکەەوە ببینرێ بەڵکو بەم شێوێ سەیری دەکەین ئەمریکیەکان ڕژێمی پێشیان ڕوخان و سپۆنسەری پرۆسەی سیاسیان کرد ڕێکەوتن نامەی استراتیژی هەیە ڕێکەوتنی ئەمنی و سەربازی هەیە ئەمانە هەمووی دەبێت ڕەچاو بکرێت چونکە ئیدارەی ئەمریکا دامەزرێنەری پرۆسەی سیاسی ئێستای عێراقا پارێزەری ئەو پرۆسە سیاسی عێراقیشە چونکە دەبینین جگەلەوەش پەیوەندی ئابووریمانێ بێگدری بەستراوینەتەوە و کە نەوت دەفرۆشترێت داهاتەکەی دەچێتە یەدەگی فیدرالی ئەمریکا ئەگەر ئیدارەی ئەمریکا وەڵامی بۆ ئەمانە نەبێ ئەو کاتێ ناچار دەکرێت دۆلار نەداتە عێراق دۆلار نەداتە ئەم حکوومەتە ئەو کاتە تووشی قەیرانێکی ئابووری خنکێنەر دەبین ناتوانین موچەدا بکەین و بەرهێنان بکەین و نەوت نافرۆشرێت جگە لەمەش کاریگەری لەسەر پەیوەندیە نێودوڵەتیەکان و وڵاتانی دراوسێ دەبێت زۆر باشە بەڕێز زافر دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سپاس دەکەم ئێوە باسی ئەو ئەگەرەتان کرد کە سەر کۆمار دەتوانێت پەرلەمان هەڵبوەشێنێتەوە داوای هەڵبژاردنێکی نوێ بکات لە عێراق پێ دوایە ئەمە دەرچەیەکی دەستوریە بۆ ئەوەی کەسێک بتوانێت ببێتە سەرۆکوەزیرانی عێراق یاخود نا بەبێ ئەو مەرجەش دەکرێت تێپەڕێندرێ نەخێر ئەمە ڕوونادا بەڕێزم چونکە ئەو نووسراوی ئاراستەی پەرلەمان دەکرێت بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان پێویستی بە دەنگدانە پێویستە 220 پەرلەمانتار واتە دوو لە سەرسەی پەرلەمان دەنگی پێ بدەن ئەمە سەختە بەڵام مەحاڵ نییە چەند کاتژمێرێکی کۆتایی ماوە پێویستە ڕێککەوتنێک بکرێت لە نێو چوارچێوەی شیعی بۆ دەستنیشانکردنی یەک کاندید دەنگی پێ بدرێت لە ناوخۆ بە شێوەیەکی بە پەیڕەوێکی زارەکی ئەو کارە بکرێن لەوە چوارچەوەی شیعی ئەو کەسایەتی کە زۆرترین خاڵی هەیە
دەنگی پێ بدرێ ئەو کاتە بەختیاوەرترینیان دەبێ بۆی کاندیدی سەرەکی بێ بۆ پۆستی سەرۆکوەزیران. زۆر باشە زۆر بەڕێز زافر محسین پسپۆر یاسایی و دەستوری ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ مابووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.